ئەم کاتتان باش بەڕێزان هەواڵەکانی ساعتمەتان پێشکەشەکەم. خاتو غەریب عەزیز بارام دایکی حەمەی حەمەسەید کۆچی دوایی کرد و کۆسرات ڕەسوول بافڵ جەلات ساڵەبانی و لێپرسراوانی باڵاش پرسە و هاوخەمیان بۆ بڵاو کردەوە. کەرکووک هەمیشە لە پێشینەی کارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆ لێپرسراوانی باڵاش ڕای دەگەێنن لە ئێستا و داهاتوودا هەمیشە لە سەر ڕێبازە دەبن کە خاوەنەکەی کۆچ کرد و سەرۆک مام جەلالە. هێزەکانی هاوپەیمانان لە شاخی قەرەچووخ بەرامبەر گوندی عەلی ڕەشبەچەکی حەراری چەکدارێکی داشیان کوشت و یەکێکی تریشیان بریندار کرد. کۆمسیۆنی هەڵبژارنەکان ڕای دەگەێنێت پارەی کارمەندانی سەر سندوقەکانی جەنگدان گەیشتووە و بەم نزیکانە دابەش دەکرێت. خاتو غەریب عەزیز بارام دایکی حەمەی حەمەسەید وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆچی دوایی کرد. لای خۆشیانەوە کۆسرات ڕەسوول عەلی و بافڵ جەلات ساڵەبانی و مەکتەبی سیاسی لەلایەک و قوبات ساڵەبانی و ئاسۆمامەند و ڕەوەند مەلا مەحموود پرسەنامەیان بڵاو کردەوە. بۆ کۆچی دوایی خاتو غەریب عەزیز بارام دایکی حەمەی حەمەسەعید وەزیری ڕۆشنبیری و لاوان کۆسرات ڕەسوول عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی پرسەنامەیەکی ڕاستی ناوبراو کرد و ڕای دەربڕینی هاوخەمی خۆی ڕایگەیاند. خاتو غەریبە یەکێک لە ژنێتە کۆشەر و باڵوێستەکان بوو لە ژیانی خۆیدا ڕۆڵەکانی بە ڕوحی کوردپەروەری جۆشدا و پەروەردەی کردن لە پێناو کوردستان خەبات بکەن. هاوکات بافڵ جەلال تەڵەبانی بۆ کۆچی دوایی خاتو غەریبە عەزیز بارام پرسەنامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند هاوخەمی و پرسە و سەرخۆشی قوڵی خۆمانە ڕاستی بەڕێستان و بنەماڵە و کەس و کارە سەربەرزەکەتان دەکەم کە نمونە و پێشەنگ بوون لە خەباتی شۆڕژگێڕی و قوربانیدان بۆ گەلەکەتان. ڕاشی گەیاندووە لە دەستدانی دایکێکی ئازا و خۆڕاگر و میهرەبانی وەک خاتو غەریبەش لە ناخەوە نیگەرانی کردم لە خوای گەورە داواکاری ناوبراو بە بەهەشتی بەرینی خۆی شاد بکاو سەبووری و دڵ ئارامیش بە هەموو لایەک ببەخشێت. هاوکات مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو بۆنەوە پرسەنامەیەکی بڵاو کردەوە بێ ڕاینیگەرانی و هاوخەمی ڕایگەیاند لە یەکەم ساتەکانی پێشمەرگایەتی بەڕێستاندا دایک و خوشک و خێزانەکەتان تێکڕا ژیانی نێوشاخ و ئەشکەوت و هەردەکانیان هەڵبژارد و لەگەڵ ئێوەدا لە ناوچە ڕزگار کراوەکان نیشتەجێبوون و ماڵەکەتان ببووە بێشە و لانەی داڵدەدان و حەوانەوەی پێشمەرگە و خاتو غەریبەش وەک چۆن دایکی بەڕێست و شەهیدی فەرماندە مەهدی و شەهید کۆسار بوو ئاوهاش دایکێکی مێرەبان بوو بۆ ئەو پێشمەرگانەی ڕوویان لە ماڵەکەی دەکرد. لەلایەکی تریشەوە قوبات تاڵەبانی سەرپەرشتیاری مەکتەبی سکرتاریەتی سەرۆک مام جەلال پرسەنامەیەکی ئاڕاستەی ناوبرا و خانەوادەکەی کرد و ڕای دەربڕینی هاوخەمی خۆی ڕایگەیاند ژنە پێشمەرگە خاتو غەریبە لە خانەوادەیەکی تێکۆشەر و دڵسۆز و بامێکی کوردستان بوو خۆشی لە ڕۆژگارە سەختەکانی خەباتدا وەک ژنێکی بوێر هەمیشە پشت و پەنای پێشمەرگە بوو لە دەستدانی جێگەی ئەسەفی هەمووانە هەر بۆیەش لە خوای گەورە داواکارم لە کۆچ کرد و خۆش بێت و جێگەی بەهەشتی بەرین بێ سەبووری و دڵنەواییش بە ئێوە ببەخشێت. هاوکات ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕەوەند مەلا مەحموود لێپرسیاوی مەڵبەندی کەرکووک یەکێتی پرسەنامەیەکیان بەو بۆنەوە بڵاو کردەوە و نیگەرانی و هاوخەمی خۆیان دەربڕی. و مەحموود سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە میانەی بەشداریکردنی لە مەراسیمی بە خاک سپاردنی خاتو غەریبە دایکی حەمەی حەمەسەعید وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێم لە وتەیەکیدا بۆ ڕۆژنامەنووسان وتی لە کاتێکدا ئێمە هاتینە مەیدانە و سەدان تێکۆشەری وەکو مامە حەمەسەعید و دایە غەریبە و کوڕەکانی و کەسوکارە شەهیدەکان هاتنە مەیدان و ئەم ناوچەیە چۆڵ کرابوو کەسی لێ نەبوو. ئێمە وازمان لە خۆشی ژیانی خۆمان هێنا و هاتینە ئەم شاخە بۆی میلەتەکەمان ڕزگار بکەین. واوتیشی ئێستا میلەتەکەمان ئازادە بەڵام و یەکێتی هەزاران شەهیدی داوە دەیانەوێت حسابی بۆ نەکەن. ئێمەش قبوڵی بکەین لاوەکانمان قبوڵی ناکەن چونکە برا و دایک و باوک و کەسوکاریان لە پێناوە ئەم خەباتە لەدەستداوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتایدا مزراندنیەوە گرنگی تەواوی بە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی دیکەدا و هەمیشە هەوڵ و خەباتی بۆ چارەسەرکردنی دۆخێ و ناوچانە بوو لەو پێناوەشدا چەندین قوربانی داوە. لێپرسراوانی حیزبەش ڕای دەگەێنن لە ئێستا و داهاتوو هەمیشە لەسەر ئەو ڕێبازە دەبن کە خاوەنەکەی سەرۆک مام جەلالە و هەمیشە کەرکووک لە ئەولەوێتی کارەکانی حیزبەکەیاندا دەبێت. کەرکووک ئەو پارێزگایی هەمیشە جێگای بایەخی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و لە بارودۆخە سەختەکاندا جێی نەهێشتووە و لەگەڵ خەڵکەکەیدا ماوەتەوە.
ئێستا ئەم حزبە لە پرۆژە و بەرنامەیدایە بەردەوام بێت لە خزمەتکردنی ئەم شارە و ناوچە جێناکۆکەکان و چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی ئێستا دەگوزارێت. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت با گرنگی کەرکووک بەلای یەکێتیەوە ڕای دەگەێنێت. هەواڵ بابەت تاالبانی لە ڕۆژی مرافع مێژەکەی جەنابی مام جەلالدا لەسەر کەرکووک پەیامێکی ئاڕاستەی کەرکووکان کرد کەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەرحەلەی تازە دەربارەی کەرکووک هەمانە ئیلتزاماتانەی هەیە کە پێشتر هەی بووە لەسەر لە بەرامبەر کەرکووک و ئەو ئیلتزاماتانی خۆی جێبەجێ دەکات چ پێش هەڵبژاردن و چێ لە دوای هەڵبژاردن. بارودۆخی سیاسی عێراق لە پێکهاتەی حکوومەتی تازای عێراق یەکلایی بێتەوە پەرژێ سەروەزی کەرکووک و ئیلتزاماتانی خۆی بەرامبەر کەرکووک جێبەجێ دەکات بە ئیلتزاماتی پارێزگارێکی کورد و یەکێتی بۆ شاری کەرکووک. لە سەردەما جیاجیاکاندا یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووک لە ئەولەوێتی کارەکانی بووە و تەنها بۆ پرۆسەی سیاسی و هەڵبژاردن دانیشتوانەکەی نەویستووە. لێپرسراوانیشی ڕای دەگەێنن حزبەکە لە قۆناغی نوێی عێراقی پڕ لە کێشمەکێشمی سیاسی لە بەرنامەیدایە لە ڕێگای نوێنەرەکانیەوە کار بکات بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک. دەبێت کەرکووک وە شنگال و خانەقین و مەخمور و کۆی ئەو ناوچانی کە دابڕێنراون ئەگەر بستێکی خاکی کوردستانیش بێت دەبێت جێی بایەخێکی ئەجگار گەورە بێت. پێشمەرگە ئازاکانی ئێمە لە هەموو شۆڕشەکانە لە هەموو ناوچەکانی کوردستانە هاتوون لەسەر کەرکووک شەهید بوون. بۆیە قەزەی کەرکووک قەزەی ئەم ناوچانە قەزەیەکی نیشتیمانی قەزەیەکی کوردیە و دەبێت بەشێکی ئەساسی ئەجندای کۆی هێزە سیاسیەکانی کوردستان پێک بێنێت و هەمووشمان دوور لە ئایدۆلۆژیای تەسکی حیزبی کار بکەین بۆ گەڕانەوەی ئەم ناوچانە و هەوڵش بدەین فکر و فەلسەفەی مام جەلال بکەین بە چەقی بیرکردنەوەکانمان بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ هەموو ئەحزاب بۆ هەموو جیاوازیەکان. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنەوە بە تایبەتی لە بیر و استراتیج و فکر و ئەندێشەی هەواڵ مام جەلال جێکی هەرە تایبەتی خۆی هەبوو کەرکووک بەشێک بۆ لە استراتیجەتی نەتەوەیی خۆمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە لە سەرەتاوە لای ئەمە گرنگێکی تایبەتی هەبووە بۆی بە ئاسایی نەبووە کە مام جەلال لە کەمین جار لە 91ەوە کە دەسەڵاتی کوردی بە تایبەتی تازە دروستە بێ باسەوەی کردووە کە کەرکووک قودسی کوردستانە و ئەمە هیچ علاقەی بە انتخاباتەوە نەبووە چونکە انتخابات کاتێ و کاتە نە لە کەرکووکە هەبووە نە لە هیچ ناوچێکی دابڕاوەکانە بووە. لە بارودۆخی ئێستادا لە بری جێهێشتنی شارەکە یەکێتی لێرە ماوەتەوە دەیەوێت کار بکات بۆ یەکلایکردنەوەی پرسی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان. بۆ ئەو مەبەستەش بەرنامە و پلانی تایبەتی داڕشتووە تاوەکو وەک هەمیشە بیسەلمێنێت خەمخۆری ئەم شارەیە. شاڵاو عومەر کەناڵی کەرکووک. پۆلیسی کەرکووک ماوەی دوو ڕۆژە بە هەمانگی هێزەمنیەکانی زیکە هەڵمەتێکی دەستگیرکردنیان لە ڕێگەی مەفرەزەکانیانەوە دەست پێ کردو توانیوانە لەو ماوەیەدا 100 کەس دەستگیر بکەن کە سەرجەمیان داواکراو بوونە بە پێی یاسای سزادانی عێراقی. مەفرەزەکانی پۆلیسی کەرکووک لە هەڵمەتێکدا لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا 100 کەسیان دەستگیر کردووە کە داواکراو بوونە بە پێی مادە یاسایە جۆراوجۆرەکان. لە ڕاگەیاندراوێکدا بەڕێوەبەرایەتی پۆلیس ڕایگەیاندووە هەڵمەتەی پۆلیسی کەرکووک دوای ئەوە دێت مەفرەزەکانیان لە دوو ڕۆژی ڕابردوودا با سەرپەرشتی عەمید کاوە غەریب فەرماندەی پۆلیسی کەرکووک لە ناوشار هەڵمەتێکیان دەست پێ کرد لە ڕێی دانانی بازگەی ناجێگیرەوە و توانیوانە کۆمەڵێک داواکراو دەستگیر بکەن. بە پێی بەدواداچوونێکی کەناڵی کەرکووک کە لە سەرچاوێک لە پۆلیسی کەرکووکەوە دەسی کەوتووە ئاماری دەستگیرکراوانی چەند ڕۆژی ڕابردوو بە جۆرێکە کە 13 بۆ 14 کەسیان بیانین و بە شێوەیەکی نایاسایی هاتوونەتە نێو شارەوە و مۆڵەتی مانەوەیان وەرنەگرتووە. بەشێکی تریش لە دەستگیرکراوەکان کە ژماریان 8 کەس دەبێت بە پێی مادەی 406 یاسای سزادانی عێراقی دەستگیر کراون با تۆمەتی کوشتن. هاوکات بەشێکی دیکەی ئەو ژمارەیەش بە مادەی 298 دەستگیر کراون بە تۆمەتی تەزویرکردن و 5 بۆ 6 کەسی دیکەش لەسەر کاری سوالکردن دەستگیر کراون. هەر بە پێی ئامارەکان 3 کەس بە تۆمەتی تەقەکردن بە پێی مادەی 405 یاسای سزادانی عێراقی دەستگیر کراون و 9 کەسی دیکەش لەسەر دزیکردن دەستگیر کراون بە پێی مادەی 443 یاسای سزادانی عێراقی. هاوکە ژمارەیەکی دیکە بە تۆمەتی شەڕکردن و بە پێی مادەی 413 دەستگیر کراون و 11 بە 12 کەسی دیکەش بە تۆمەتی هێنانی کەلوپەلی قاچاق دەستگیر کراون.
هاوکات لە ڕاگەنراوەکەی پۆلیسی کەرکووکدا هاتووە بە پێی مادە یاسایەکان پێویستە ڕێوشوێنی تایبەت لە دژیان بگیرێتە بەر هەندێکیشان ڕەوانەی دادگاکان بکرێن. ئەمەش لە کاتێکدایە ماوەی چەند ڕۆژێکە لە شەقام و گەڕەکەکانی کەرکووک هێزەکانی پۆلیس و هێزانامنیەکانی دیکە لا ڕێگەی دانانی مەفرەزەوە بە دوای کەسانی گومان لێکراو دەگەڕان و لە ئێستاشدا هەڵمەتەکە لە ناوشار بەردەوامی هەیە تاکو کاتێکی نادیاریش درێژکراوەتەوە بۆ بەرقەرارکردنی ئەمن و ئاسایشی شارەکە و دەستگیرکردنی داوا کراوان. لە دوای سەردانەکەی قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سنووری ئیدارەی گەرمیان لیژنەی باڵای تاپۆ لە ئیدارەی گەرمیان بەپێی هەموارکردنەوەی یاساکە پرۆسەی تاپۆکردنی لە شار و شارۆچکەکانی سنوورەکە دەست پێ کرد. ماوەی چەندین ساڵە بەشێکی زۆری هاوڵاتیانی سنووری گەرمیان نیگەرانن لە تاپۆ نەکردنی خانۆکانیان. لە دوای سەردانەکانی قوبات تاڵبانی بۆ گەرمیان پاش چاوەڕوانی و داوایەکی زۆری خەڵکی ناوچەکە لیژنەی باڵای تاپۆ لە ئیداری گەرمیان بە پێی هەموارکردنەوەی یاساکە پرۆسەی تاپۆکردنی لە شار و شارچکەکانی گەرمیان دەست پێ کرد. ڕاگەاندنەکەی ئێمە لە چوارچەوەی یاسایە و ئەمەش دەستکەوتێکە بۆ خەڵکی کفری و ئەو خەڵکانی کە تا ئێستا خانۆکانیان تاپۆ نەکراوە بۆیە بەهۆی ئەوەی هەندێک کەموکورتی لە یاساکە هەبوو کە یاساکە ئەبوو هەموار بکرێتەوە کە هەموار کراوەتەوە بە ژمارە حوتی ساڵی 2021 ئەم هەموارکردنەوەیە لە سوودی هاوڵاتیان و ئەو هاوڵاتیانەیە کە بەڕاستی تا ئێستا خانۆکانیان تاپۆ نەکردووە بۆیە هەر پێمان خۆش بوو لێرەوە ئەو ئاگداریە یان ئەو دەستپێکە ڕابگەێنین کە ئەمڕۆ ئێمە دەستمان بە هەنگاوی عملی کردداری دەستپێکردنی ئەو فایدات و داواکاریانە کردووە کە هاتوونەتە بەردەستی ئێمە. بەپێی یاسایی نوێی خانوبەرە پێویستە ئەو خانوانەی کە دروست دەکرێن لە سەنتەری قەزاکان ڕووبەرەکەیان 250 مەتر بێت. لەو ڕووبەرە زیاتر لە سەدادەی نرخی خەمڵاندنی زیاد دەکرێت بەپێی نرخی دروستی بازاڕیش مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. بەپێی مەرجەکانی یاساکەش دەبێت ئەو خانووی کە دروست دەکرێت لە سنووری شارەوانی دابێت. بۆ ئەو مەبەستەش ئیداری گەرمیان لیژنەیەکی باڵای دیاری کردووە. کاکدنیا مەرجەکانی ئەم یاسایە زۆر ڕوونە هەر کەسێک لەسەر زەوی شارەوانی بینایەکی نیشتەجێبوونی دروست کرده بێت تاپۆی نەبێت تاپۆ ئەکرێت بەپێی ئەم یاسایە کە هەموار کراوەتەوە عێراقی بێت تەمەنی لە 18 ساڵ کەمتر نەبێت لە سنووری شارەوانیا بێت و هەمان خەمڵاندن چۆن کراوە ئەو یاسایش مەشمول لە بەو زەویانەی کە زەوی شارەوانی و یەکی نیشتەجێبوونی لەسەر کراوە. بەڵام لێرە ڕاستیەک هەیە کە هاوڵاتیان ئەبێ لەلایەن ڕوون بێ تۆ زەویەک کە تەجاوز بێت و خۆت نەتکڕی بێ و لە حکوومەت وەرد نەگرێت لە بەرامبەر شایستەی مافی فەرمانبەرێتی و کەرتێکی گشتی خزمەتت نەکردوێ ئەبێ بە سوونبەند حساب بکرێت. لە دوایین کۆبوونەوەی ئیداری گەرمیانیشدا داوا لە هاوڵاتیانی شار و شارۆچکەکانی گەرمیان دەکەن مامەڵەی تاپۆکردنی خانۆکانیان دەست پێ بکەن پێش تەواوبوونی ئەو ماوەیەی کە بەپێی یاسا و ڕێنمایەکان دەست نیشان کراوە. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. ئێوارەی ئەمڕۆ هێزەکانی هاوپەیمانان لە شاخی قەرەچووخ بەرامبەر گوندی عەلیڕەش بە چەکی حەراری چەکدارێکی داعشیان کوشت و یەکێکی تریشیان بریندار کرد. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بەڕێز غازی فەیسەڵ فەرماندەی هێزی خۆبەخش لە سنووری قەرەچووخ لەگەڵمە بێت لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە. کا غازی سڵاوت لەبێت زانیاری زیاتر چییە سەبارەت بە کوشتنی ئەو دوو چەکدارە داعشە؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی و بیستەرانی تەلەڤیزیۆنەکەتان بەڵێ بەڕێستان ئاگادارن چەکدارانی داعش هەر لە شاخی قەرەچووخ ماون و ناوە هێزەکانی هاوپەیمانان دێنە سنوورەکە لۆ بابرین لێدانی چەکدارانی داعش خۆشبەختانە و ڕۆمەفرەزەیەکیان کەوتە بۆسەی هێزێکی قەرناز بە دەستی هاوپەیمانان لە ئەنجامدا لێیاندان یەکیان کوشت یەکیشیان بریندار بوو تا ئێستا بە بابرین فڕۆکەی چاودێری بە دوای بریندارەکەدا دەگەڕن نەسەرمەکەی و نەخۆی نەبیندراوەتەوە. بەڵێ کاک غازی لە ماوەکانی ڕابردوودا هاوکاریکردن و ڕێکەوتنیان لەگەڵ ئێوە هێزەکانی هاوپەیمانان تا چەند گرنگ بووە؟ پێ دوایەکەوە هاوکاریکردنی هێزەکانی هاوپەیمانان بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش بۆ ئێوە گرنگە؟ بەڕاستی لێتانی ناشارینەوە مانەوەی ئێمە لە سنوورەکەەوە ئەو گوندانە و ئەو خەڵکە ژمارەکەما خەڵکەی کە لە سنوورەکە ماوە
هەمووی بە پشتیوانی بەشێک لە هێزەکانی عێراق و هاوپەیمانان ئەگەر هاوپەیمانان نەبوونایە ئێمە نەماتوانی دەوتندا ڕوبەڕووی چەکدارانی داعش بینەوە. تاوەکو ئێستاش ئێوە ڕوبەڕووی چەکدارانی داعشە بنەوە ڕۆژانە مەترسیەکانیان کەمتر نەبووەوە یان زیادی کردووە؟ بەڵێ ئێمە بەردەوامین لە ڕوبەڕووبوونەوە بە پشتیوانی هاوپەیمانان و چەکدارانی داعش تاکتیکی سەربازیان گۆڕیوە ژمارەشیان ئەگەر کەمتر بێتەوە لە شوێنێکەوە دەستنوێ شوێنێک بەڵام پێم خۆشە بەڕێستان و بینەرانی بیسەران بیزانن کە چەکدارانی داعش ئێستا تاکتیکی شەڕیان زیاتر گۆڕیەوە ئەو هێزانەی کە هەیەە زیاتر کردیانەوە دیها باڵێن لە ڕووی ڕێستن و تەنزیمات خۆڕێستنەوەی بابرین نهێنی لە شار و شارستکانی سنووری خۆیان وەکو منطقەی حەویزە و بابرین گەیارە و شەڕگات و سوورانی کە لەتەوەی خۆیانی لێەوە لە باشووری کەرکوردەوانە خۆیان ڕێکدەخنەوە لە ڕووی تەنزیماتەوە زیاتر باغ بە تەنزیمات دەدەن و ئەوانەی کە ماون لە شافی قەرەچۆخ ئەوانە لۆکاتی پێویستیان بابرین واجیهەن کە هێڵدراونەوە و بەداخەوە وەشەکە بابرین گلەی چەندجارەشمان بوو چونکە ئەوە نەکرا لە شاف قەرەچۆخ ئۆپەراسیۆن نەکرد ئەوانە هەر ماون و مەترسی لەسەر دەکرد. بەڵێ کاک غازی ئەو کێماڵکردانەی کەوا ئەنجامەدرێت لەلایەن هێزەکانی پێشمەرگە و بێدیا سوپای عێراق بێدیا بە هەمانگی هەردوو لابێت لە ماوەکانی ڕابردوو دەستی پێکرد بۆچی بەردەوام نابێت بۆ پاکردنەوەی ئەو ناوچانە لە چەکدارانی داعش؟ ئەمە چەندین جارە باسی مانەوەی چەکدارانی داعش دەکەین طبعا چەکدارانی داعش بە ئازایەتی خۆیانەوە نەماون چەکدارانی داعش لەبەر مانەوەی هێزەکان ناتەبایی هێزەکانی عێراق بە گشتی و هەرێمی کوردستانەوە ماون ئەگەر بێت و هێزەکان تەبابن و بەڕاستی نیەتی دەرکردیان لە شافی قەرەچۆخەبی زۆر ئاسانە دەرپەڕاندنەوە چێوماڵکردنیش بەڕاستیەوانەی کە خەڵکی ناوچەکان دەزانین چێوماڵ هەر مانای ئەوە نیە بێبی چەکداریان پێ چەکداریان چەند چەکدارێکیان بکوژی بگەڕێەوە کە چێوماڵ کرا بێبی هێزەکان لەو ناوچانە بمێنەوە دا هەر هێزێکە هێزی عێراقی هێزی هەرێمی کوردستان حەق حکوومەتی هەرێمی حکوومەتی بەغدا ڕێکەون لە نێوان خۆیاندا لەبەرەوێتەوە و هێزە بەخۆ دەزانی چەکدارانی عشکاتی خۆی کە لە 2016 بوو کە حکوومەتی عێراق ئێعلانی کرد گوتیەوە چەکدارانی داعشمان لە عێراق کۆتایی پێێنە لە کۆتایی ساڵی 2016 بووە بزانم بدایەتی 17 کیلۆ بابەتانە بۆ مێژۆکە لەبیربی ئەو کات هەر بەخۆیان لە کەناڵەکانی ڕاگەنی باسییان کرد کە 7,000 چەکداری داعش لە ناو حەویزەن لە ماوەی 48 سەعاتدا شارستەی حەویزە و دەوروبەریان ئازاد کرد نزیکەی 50 چەکداری داعشیان کوشت بەڕاستی باقیەکەی بەشێکی زۆریان خۆیان مەڵازداوە بەشێکی زۆریان لە شافی قەرەچۆخن و بەشێکیان بە دلچی مەدەنی و بە لە شوێنی زیادیە خۆیان شاتۆ هەر مەترسی لەسەر شوێنەکە لێ پێشنیار دەکەم هەموو هێزەکان هێز عێراقیان هێزەکانی هەرێمی کوردستان کە چێوماڵ دەکەن ئەو شوێنانێک کە بۆشایی ئەمنین پڕ بکرێنەوە چونکە ئەگەر پڕ نەکرێنەوەوان بە خەڵکی تر پڕی دەکەن چەکدارانی داعش ڕێخستنیان هەیە تەنزیمان هەیە هێزێکی نێودەوڵەتین ئەوان هێزەکانی خۆیان بێنە شوێنە بابرین چۆلەکە. بەڵێ بەڕێز غازی فەیسەڵ فەرماندەی هێزی خۆبەخش زۆر سپاس کە لەگەڵم بوویت. شاواندنی بەشێکی تابلۆی شەهیدانی کاکەی لە کەرکووک کە ناوی زیاتر لە 200 شەهیدی کاکەی لەسەر نیگەرانی لێ دەکەوێتەوە. لەو بارەوە چالاکوانێکی مەدەنی ئاماژە بۆ دەکات ئەمە یەکەم جارنی هێرشی لەم شێوەیە بکرێتە سەر پیرۆزیەکانی ئەم هێرشەش با درێژە پێدەری هێرشەکانی ڕابردوو دەزانرێت کە کراونەتە سەر بەشێک لە گۆڕستانی کاکەیەکان. خۆی ناو بەناو هێرشەکرێتە سەرمان هەر جارێ و بە جۆرێکە کە پێشتر بینیومانە ئێمە ئەم هێرشانە لەبەر دوو هۆکارەکرێتە سەرمان یەک لەبەر هۆکاری نەتەوایەتی کە لایەنە نەتەوە پەرستەکان هێرشەکەنە سەرمان و بۆی کە هێرشەکانیان جۆرە ڕەوایەتێکی بدەنێن لە ناو کۆمەڵگای خۆیان دێن ئەڵێ نەمانە مسلمانین کافرێن بە 50 جۆری تر هێرشە بەنە سەر ئێمە و پێرشەکانیان بریتە پێشتر ماوەیەک دەستیان هەبوو لە تیرۆرکردنی کەسایەتیە کاکەیەکان و کەسە کاکەیەکان دەشتی نینەوە باینان ئێمە پێڵێن باینان لە باینانە 5,000 و ئێمەیان تەقاندووەتەوە 5,000 گای ئایانی و پیرۆز و ئەوان ئێمەیان تەقاندووەتەوە و لێرەیش لە داقوق و خانەقینیشە ویستیانە دەست درێژ بکەن بۆ سەر مڵک و ماڵی ئێمە بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە بە حساب حکوومەتی عێراق سەرکەوتنی بەسەر داعشە ڕاگەیاند و ئەوە بۆ هۆکاری ئەوەی کە پێشمەرگە لێرە نەمێنێ داعش زیاتر زەفەری بردە سەر سنوورەکانمانەوە. بەهۆی بەردەوامی کێشەکان لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق چاودێرانی سیاسی بۆ دەرباز بوون لەو دۆخە
حکوومەتی تەوافقی نیشتیمانی بە گرنگ دەزانن بۆ چارەسەرکردنی و کێشانی بوونەتە بربەست لە بەردەم حزب و لایەنە سیاسیەکاندا. چاودێرانی سیاسی بۆ چارەسەری گرفتەکان و لابردنی بربەستەکان لە بەردەم عێراقێکی سەقامگیر، پێکێنانی حکوومەتێکی هاوبەش و تەوافقی با پێویست دەزانن تا جێگای هەموو ئاین و پێکهاتەکانی عێراقی تێدا ببێتەوە. اليوم في موقع ربما نكون أشبه على حافة الهاوية. بۆ پێکێنانی حکوومەتێکی تەوافقی پێویستیمان بە لێک تێگەیشتنە لە نێوان حیزب و لایەنەکان. ئێمە لە ڕابردوودا زیانی زۆرمان پێگەیشتووە. نابێ ئایندە بەو جۆرە بەردەوام بێت. حکوومەتی تەوافقی پێکەوە بوون چارەسەری زۆربەی گرفتەکانە. دستور العراق وربما تكون هي شرط أغلب الكتل السياسية شرط أن تكون حكومة خدمات. التوافق السياسي ربما المواطن العراقي والمواقبين للمشهد ئەگەر حکوومەتێکی تەوافقی لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان پێک بهێنرێت چارەسەری زۆربەی کێشەکان دەکات کە لە ڕابردوودا بەسەر وڵاتەکەماندا هاتووە. یەکێتی پێداگری بۆ حکوومەتی تەوافقی دەکات و دڵسۆزانە لە پێناو عێراقێکی هاوبەش هەمیشە کار دەکات. صالح أحد اليوم التيار لن ينجح في تكوين حكومة دون جناح الآخر والذي هو الإطار. حکوومەتێکی سەرکەوتوو پێویستی بە لێکتێگەیشتن و تەوافقی نێوان حزب و لایەنە سیاسیەکانە بێ جیاوازی. بۆ ئەو مەبەستەیش پێویستە سازش لەسەر هەندێ بەرژەوەندی تایبەت بکرێت و پێکەوە حکوومەتێکی هاوبەش دروست بکەین. ئەمە وتەی چاودێرێکی سیاسیە. توافقية أن يشترك جميع الفرقاء والشركاء السياسيين في العملية السياسية. بێگومان پێکێنانی حکوومەتێکی تەوافقی بۆ بەرژەوەندی هەمووانە بێ جیاوازی نەتەوەیی و ئاینی، بۆیە پێویستە هەمووان پێکەوە بڕیا لەسەر حکوومەتێکی هاوبەش بدەین چونکە عێراق پێویستی بە ئارامیە. سیاسية دون إقصاء الشريك الآخر أن ينفتح أحد. وەک چاودێرانی سیاسی دەڵێن حکوومەتێکی تەوافقی هاوبەش لە نێوان لایەنە سیاسیەکان چارەسەری گرفتەکانە، بۆیە پێویستە بۆ عێراقێکی ئارام حکوومەتی تەوافقی بەرجەستە بکرێت. سەردەش عوسمان، کەناڵی ئاسمانی کەرکووک، بەغداد. کۆمسیۆنی هەڵبژارنەکان ڕایگەیاند لە داهاتوویەکی نزیکدا پارەی کارمەندانی سەر سندوقەکانی دەنگدان دابەش دەکرێت. جمانە خەلای وتەبێژی کۆمسیۆن بە ئاژانسی فەرمی ڕاگەاند دۆسی پارەی کارمەندەکان لە وەزارەتی ئیدارەیەوە و پارەکان نێردراوە بۆ پارێزگاکان بەمبەستی دابەشکردن. وتیشی پارەکەم هەفتەیە گەیشتووە بەم نزیکانە دابەش دەکرێت. پێشتر کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان ڕایگەاند بڕیاردراوە بڕی 150,000 دینار لەگەڵ نووسرایەکی سوپاسگوزاری سەرۆک وەزیران بۆ کارمەندانی دەنگدان لە فەرمانبەرانی دەوڵەت و بڕی 250,000 دینار بۆ خوێندکارانی دەرچوو دیاری بکرێت. لا خوێندنگای تەقتەقی هاوڕێی بنەڕەتی مامۆستایان بە شێوازێکی جیاواز و دەوڵەمەند بە بواری پەروەردە و فێرکردن وانە با خوێندکارەکانیان دەڵێنەوە بە ئامانجی بەرزکردنەوەی ئاسی زانست و زانیاری لای خوێندکارەکان. چالاکوانانی بواری پەروەردەش ئەو جۆرە لە فێرکردن بە هەنگاوێکی گرنگ دەزانن. داوای هاوکاری دەکات و چەند خوێندکارێکیش لە شەقامەکە دەربازی دەکەن. مامۆستا تالیب با ڕیشێکی سپی و چاویلکەیەکی ڕەشەوە ڕۆڵی ئەو پیاوە نابینایە دەجێڕێت کە لە پەرتووچی پۆلی دووی بنەڕەتی پرۆگرامی وەزارەتی پەروەردەیە بۆ خوێندکاران. ئەم وانەی ئەمڕۆمان پیاوێکی نابینایە چالاکێکمان ئەنجامدا بۆ ئەوەی بتوانین ئاستی قوتابیەکانمان بەرز بکەینەوە و هیوادارم کە هەموو قوتابخانەیەک بەو شێوەیە وانەکانی بڵێتەوە. نام شیبە عەدنانە پۆلی دوی بنەڕەتی قوتابخانەی تەقتەق. ئەمڕۆ پیاوێکی نابینامان خوێن مامۆستاکەمان خۆی کردووە پیاوێکی نابینا چینە سەر شەقام پیاوە نابیناکەمان پەڕاندەوە. مامۆستایانی خوێندنگای تەقتەقی هاوڕێ بەشێکی زۆری پرۆگرامی ساڵانەیان بە شێوەی چالاکی بۆ خوێندکاران شی دەکەنەوە بە ئامانجی بەرزکردنەوەی ئاستی زانست و زانیاری.
گرنگ ئەوەیە ئەو قوتابیە تێکەڵ بیتن لەگەڵ ئەو بابەتەی کە دەیڵێنەوە و فێری پیتەکە بیتن، فێری شێوەی نووسینی پیتەکە بیتن لەسەر تەختە و بەهۆیەکانی فێرکردن و بە هەر شێوەیەک بی و هەروەها دەنگەکەشی زۆر زۆر گەنگە. باز لەم جەوهەراتەکە ئاڵتون و ئکسسوارات لێرەش بایع العابمان هەیە یاری مناڵانە و کە فرۆشیارە، لێرەش بایع الخضارمان هەیە ينادي على الخيار، يعني ليرة جرينجي فروشياركي ليش بائع الملبوسات معناها دلالة لجل وبرجك. ئێمە لە سەرەتای دەستپێکردنی ساڵی خوێندنی نوێدا بەستیفێتی ئەوەی قوتابخانەکەمان هەمیشە خاوەنی ناو ناوبانگی خۆی بووە، چ لە ئاستی ناوخۆی وەچ لە ئاستی نێودەوڵەتی بۆیە هەمیشە ستافێکی کارا و چالاک لە کاژێڕی قوتابخانەکەەوە لە تەواوی ستافی مامۆستایان لێرەدا بەشدارن. سەکەمان تۆزێ عەیار بوو وتی دایکە من حەزم لە خواردنی سێوەی کاتی خواردنی میوەکانمان نهاتووە. دایکەکەش وتی وەڵڵا ڕاستەکەی. شارەزانی بواری پەروەردەیی جەخت دەکەنەوە. ئەو جۆرە لە فێرکردن کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بیر و هێزری خوێنکار دروست دەکات. پشتیوانیەکانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆیەش بۆ خوێندنگاکان نمونونەکەی تەقتەقی هاوڕێیە. کاروان نازم کەناڵی کەرکووک نەحیەی تەقتەق. ئەگەرچی وا چاوەڕوان دەکرا لە دوای ساڵی 2023 دەسەڵاتی دادوەری وەکو دەسەڵاتێکی سربەخۆر کەکانی خۆی ڕاپەڕێنێت و دادوەران بە شێوەیەکی سربەخۆیانە کارەکانیان ڕای بکەن دوور لە تیرۆر و تۆقاندن. بەڵام ئامارەکان لەو وادەیەوە ئەوە دەردەخەن کەوا ژیانی دادوەران هەمیشە جێگەی مەترسیە و لەو کاتەشەوە تاوەکو ئێستا 72 دادوەر تیرۆر کراون و دەیان هەوڵی تری لەو جۆرەش ئامانجەکانیان نەپێکاوە. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس و ئازادکردنی عێراق لەسەر دەستی هاوپەیمانان و دروستبوونی حکومەتی نوێ چاوەڕوانێکی زۆر دەکرا کە هەنگاوی گەورە بنرێ بەرەو بەمەدەنیبوون و کۆتایی هاتنی دیکتاتۆری و تیرۆر و تۆقاندن لە ژێرپاساوی سیاسی و ئاینی. بەڵام لە دوای ئەو وادەیە حکمی سەپاندن و قبوڵ نەکردنی ڕای جیاواز بەردەوامی هەبوو، هەر لە کوشتنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان و کەسانی ئاینیەوە تا دەگاتە هاوڵاتیانی ئاسایی لە ژێرپاساوی جۆرا و جۆر. دادوەری وەک دەسەڵاتێکی سربەخۆ لە عێراق لە دوای ساڵی 2023ەوە یەکێک بوو لە پڕمەترسیترین کایەکان بەهۆی مامەڵی ڕاستەوخۆشیان لەگەڵ تیرۆرستان و داواکراوان و دەرچوونیان لە ویستی حزب و گروپە چەکدارەکان بە سەدان جار ڕوبەڕووی هەڕەشە و کوشتن و تیرۆر و تۆقاندن بوونەتەوە. لەو وادەیەوە لە ساڵی 2023ەوە تا ئێستا 74 دادوەری عێراقی کوژراون کە دوایینیان دادوەر ئەحمەد فەیسەڵ ساعدی بوو لە پارێزگای میسان. هاوکات ئەو دادوەرانەی لەو ماوەیەدا تیرۆر کراون زۆرینیان دادوەرانی گەندەڵی و تیرۆر و مادە هۆشبەرەکانن، جگە لەوە ژمارەیەک هەوڵی کوشتن و تیرۆرکردن بە ئامانج نەگەیشتوون. شارەزایەکی ئەمنیش ڕای دەگەێنێت لەم ساڵانەی دوایدا ئەنجومەنی دادوەری بە شێوەیەکی زۆر باش و سربەخۆ کارەکانی خۆیان ڕاپەڕاندووە، تەنانەت فەرمانی دەستگیرکردنیان بۆ کەسانێک دەرکردووە کە هەرگیز پێشبینی نەکراوە هیچ لێپێچینەوەیەکی یاساییان لەگەڵدا بکرێت. ئەوەی جێ ئاماژەیە لە ئێستادا ئەنجومەنی دادوەری سەرقاڵی پرۆژەیەکە بە ناوی خەون منارەی حامورابی با مەبەستی پێداچوونەوەی ژێرخانی دادوەری لە عێراق تاکو ژیانی دادوەران بپارێزن و ڕێگری زیاتر بکەن لە کردنە ئامانجیان لەلایەن گروپ و ڕێکخراوە چەکدارەکانەوە. بامەبەستی دەرخستنی توانە شاراوەکانی گەنجان سەنتەری جەماوەری خورمات و خولێکی شێوەکاری بۆ کۆمەڵێک گەنجی شارەکە کردەوە کە ئامانج لەی ناساندنی تەکنیکەکانی شێوەکاریە بە شێوەیەکی ئەکادیمی بەهۆی ئەوەی هونەری شێوەکاری لە ئێستادا لە عێراق هیچ گرنگێکی پێنادرێت. خولێکی فێربوونی هونەری شێوەکاریە بە شێوەیەکی ئەکادیمی و لە ژێردەستی مامۆستایەکی پسپۆر لە قەزای خورماتوو. فێرخوازان لە هەموو تەمەنە جیاوازەکان بەشداریان لە خولەکەدا کردووە. دڵشاد ئەحمەد یەکێکە لە بەشداربوانی خولەکە و لەگەڵ ئەوەی چەند ساڵێکە ئارەزووی لە فێربوونی هونەری شێوەکاریە، بەڵام یەکەم جارە بەشداری لە خولێکی ئەکادیمی دەکات، چونکە پێشتر لە خورماتوو هیچ خولێکی فێربوونی هونەری شێوەکاری
نەکراوەتەوە. وڵاهی پێشتر بەشداری خولوشتمان نەکردووە چونکە لە شارەکەمانە پەرە بەو لایرە نەدراوە، یعنی بە شێوازێکە بتوانین گەنجان سوود لەو بوارانە ببینن. بەڕاستی ینی ئەو خولانە زۆر زۆر پێویستن کە بکرێتەوە لە شارەکەمانە. من دەستخۆشی لە ئەو ڕێکخراوانە دەکەم کەوا لەم بوارەیە کارەکەن، لە بواری هونەری، لە بواری ئەو شتانی کەوا ینی گەنجان زیاتر بەرەو پێش ئەبن. چەندین جار لە ماڵەوە ڕسمم کێشاوە، بۆیە من زۆر حەزم لە ڕسم کێشانە، بۆیە ئیمڕۆ هاتم بۆ ئەوەی فێری شتی جوانتر بم لەم خولەوە. سوپاسی مامۆستاکەم دەکەم، ناوی بەڕێز مامۆستای جمعەیە، زۆر سوپاسی دەکەم بۆ فێرکردنمی لەم خولەدا. خولێکی زۆر خۆشە بە تایبەتی بۆ من، چونکە دەتوانم وێنە بکێشم و پەرە بدەم بەم توانایی خۆم. ڕێکخراوی جەماوەری خورماتوو خولەکەی ڕێخستووە و بۆ ماوەی 10 ڕۆژە و 15 فێرخواست بەشداریان کردووە. مەبەست لە کردنەوەی خولەکەش گرنگیدان و دۆزینەوەی بەهرە و توانە شاراوەکانی هونەری شێوەکاریە لە شارەکەدا. خورماتوو کەمترین وێنەکێش و شێوەکارمانەیە، بۆیە پێویستە ئەم جیلە تازە ئەم گەنجانە سوود ببین ئەم جۆرە خول و ئەمانی شێوەکاری بۆی بۆ ئایندە ببنە شێوەکارێکی باش لە خورماتووە. وایسا بە خۆشحاڵیەوە لەگەڵ ڕێکخراوی جەماوەری خورماتوو وەستان بەکردنەوەی ئەم خولە بۆ 15 فێرخواز، هەمویان بەهرەمەندن تەبعەن و مەوهیبەیان هەیە و حەزیان لە ڕەسمە، و ئێمەش وەکو مامۆسایەکی شێوەکار هاتوونە و دەرسانیان پێڵین بۆ ماوەی 10 ڕۆژ فێری بنەماکانی وێنەکێشانی هێڵکاریان دەکەین سەرەتا و لە ئاخر جاش ڕەنگ و ڕەنگکاریەکانیان فێرەکەین و ئەبینەوە گەنجانەی هاتوونە بەشدار بن، گەنجانی هەمووی بەهرەمەندن و حەزیان لێتی و ئیشەکانیان هەندێکیان ئیشی جوان و باشیانەیە. ئەگەرچی هونەری شێوەکاری مێژوویەکی کۆنی هەیە و لە وڵاتە پێشکەوتەکانی جیهاندا بایەخی زۆری پێدەدرێت، بەڵام تا ئێستا لە عێراق و هەرێمی کوردستان گرنگیەکی ئەوتۆی پێ نەدراوە. دڵزار عەبدوڵڵا، کەناڵی کەرکووک، خورماتوو. 11 شوباتی هەموو ساڵێک یادی لەدایکبوونی داهێنەر وزانە ئەمریکی تۆماس ئەدیسۆنە کە یەکێک لە داهێنانەکانی زۆرترین سوودی بۆ مرۆڤایەتی هەبووە. ئەویش دروستکردنی گڵۆپی کارەبایە. لە یادی تۆماس ئەدیسۆن وڵاتان بە کوژانەوەی کارەبا بۆ چەند چرکەیەک لە دایکبوونی وزانایە پیرۆز دەکەن. هەڵاتیانی کەرکووکیش بە بۆچوونی جۆراوجۆر باس لەو داهێنانی ئەو زانە جیهانیە دەکەن. تۆماس ئەلفا ئەدیسۆن ئەو زانە گەورە جیهانیەی لە ساڵی 1940 لە ڕێکەوتی 11 شوبات هاتوتە دنیاوە. ئەو خاوەن دەیان داهێنانە، یەکێ لەو داهێنانە گرنگانەی کە تۆماس ئەدیسۆن بۆ خزمەتی مرۆڤایەتی ئەنجامی داوە کارەبایە. بابزانین هاوڵاتیان لە ڕۆژی لەدایکبوونی ئەدیسۆندا چیەڵێن. ئەگەر بیزانانی ئەدیسۆن دۆخی کارەبا لەم وڵاتە بەم شێوەیە چی؟ وەڵاهی ئەگەر بیزانایە بەم شێوەیە بێ خاستن لە عێراقا بەجددی هەرداینانە ئەوێت با لە چاخی بەردینا بمێنەوە زۆر باشترێکە، چونکە ئێستا هەر کارەبا هەر نییە، ئێستا هەمووی گەڕاوەتەوە سەر چرا و سەر مۆم و ئەگەر ئەدیسۆن بزانێ لەم وڵاتە کارەبا و هەیە کۆتایی ئەو کاتە کۆتایی بە خۆی و پرۆژەکانی هێنا، چکە کارەبا لەم وڵاتە زۆر زۆر خراپە. وڵی یادی چی بکەیتەوە؟ تۆ ئەگەر کارەبات نەبێتتر یادی چی بکەیتەوە؟ با زانا بێ با هەر شتێک بێ یادی چی بکەیتەوە؟ ئەمە چاومان بە کارەبا نەکەوتەوە، چاومان کردوێتەوە کارەبامان نییە و هەر دروستی نەکردایە سەدقات باشتر بوو. هیوادارم لە پرسراوان کارەبامان بۆ چاکەن لەبەر خاتر ئێمەنا لەبەر خاتر ئەدیسۆن. ئەدیسۆن ئێمە ڕۆژانە یادەکەینەوە لە وڵاتە پێشکەوتەکانە لەن چەند چرکەیەک یادەکەنەوە لە ساڵێکەوە بزانم لا ئێمە ڕۆژانە چەند جارێ یادی ئەدیسۆنەکەینەوە. ئەوەی
ئەوەی خوێندومە لەسەر ئەدیسۆن زانایەکی گەورە و بەناوبانگی کە داهێنانی کارەبایە بەڵام لەم وڵاتی ئێمەدا ئەو داهێنانە بەکار نەهاتووە بۆیە گەڕاوینەتە سەر فانۆز و پەرەمێز. ئەدیسۆن بیزانیا کارەباکە وای لێدیە هەر ئەو کاتە پەرەمێزێک فانۆزێکی بۆمان دانا و لا ئیلاهە ئیلا الله الله ئەکبەر. بیرڕاکان لەسەر ڕۆژی لەدایکبوونی ئەدیسۆن و دۆخی ئێستایی کارەبا لە وڵاتە جیاواز بوو بەڵام ئەوەی سەرنجی ڕاکێشام یەکێ لە هاوڵاتیان ئاماژەی بەوە کرد پێویستە لێپرسراوان بە دۆخی کارەبا بچنەوە چاکیکەن لەبەر خاتری ئێمە نا لەبەر خاتر ئەدیسۆن. حەسیب حارس کەناڵی کەرکووک. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.